حدد أناسا ترى أن عليهم آثار الغفلة ثم ألح على الله بالدعاء لهدايتهم لعل الله يكتب لك أجرهم. إما أتوانين سود لو آياتور بقرين كخواي پروردگار فرمي ليس عليك هداهم ولكن الله يهدي من يشاء. يعني براسي زور قرنجة كإنسان خلقانك دياريك لناو خزمك سكاركانيا. يعني مثلا كسانك الرقاي لاريان قرتو تبر إما چنك هول بدين لواني جاري وهي هداية بدسي خوايو أبي داواب كين لخواي پروردگار. إما أسباب قرين بر بلام داوای سەرەکیمان لە خوای پەروەردگار ئەوە بێت کە دوعای تایبەت بۆ ئەو کەسانە بکەین. یعنی کەسێکی تایبەتین بۆ نمونە براتە، بۆ نمونە ئامۆزاتە، بۆ نمونە یعنی هەر کەسێکی نزیکە دوعا بکەی کە خوای گەورە هیدایەتی بدا. هەتا یعنی ئەگەڕنەوە کە برادەرێک تۆزێک ڕێگای لاری گرت بۆ بەر، یعنی ڕێگای لاری گرت بۆ بەر، برادەرێکی کەی هەر ڕەفیقێتی چوو بۆ حەج، ئەڵێ لە کاتی حەجا لە مووقفێکی زۆر وەکو شوێنی دوعا کەوتە بیرم، ئەو بەڕێزە ئەو برادەرەم کەوتە بیر، ئەڵێ زۆر پاڕامەوە بووی، زۆر لاڵکامەوە بووی کە خوا هیدایەتی بدا. ئای سوبحان الله، لەو کاتەوە ئەم کابرایە ڕێگای گۆڕی، هیچ نەبێ ئێسا ئەهلی نوێژە، هیچ نەبێ ئێسا ئەهلی نوێژە و نەک تەنیا ئەهلی نوێژ، پێشا کفریە کرد، پێشا چیە کرد لەخوا بەزابێ ئێسا ئەو هەموو کارە خراپانە هەمووی وازی لێ هێنا و الحەمدولای ساتۆتە سەر ڕێگا. مەبەستمان لێرە ئەوەیە کە دوعاکردن بە تایبەتی لەو شوێنانەی کە دوعا وەرەگیرێ زۆر گرنگە ئێمە دوعا بکەین بۆ کەسانێکی تایبەتی کە خۆشیان بانەبێ. تذكر ذنبا فعلته ثم تصدق بصدقة لعل الله يغفره لك وكتايتك ويكفر عنكم من سيئات. ئێمە وتمان سەدەقە ئەبێتە کەفارەتی گوناحەکان. تۆ ئێستا ئێمە هەر یەکێک لە ئێمە و هەموو مرۆڤەکانی سەرزەوی وەکو پێغەمبەر فەرمێ كل بني آدم خطاء، هەموومان قابلین بۆی گوناحمان هەبوو بێ، تاوانمان کرد بێ. لەم کاتە کەم ئاەتە خوێنیتەوە بیر لە گوناحێک بکەرەوە کە کردوتە و بڕیار بدە چاکەیەک بکە، حەسەنەیەک بکە، بیخە شوێنی ئەو خراپەیە. ئەنی کارێکت کردووە لە مافێکە لە بینی خۆت و خوا، گوناحێکە، داوا بکە خوای پەروەردگار بەهۆی ئەو کارە چاکەوە خوای تەعالا لێت خۆش ببێ، بەڵکو خوای تەعالا بیکاتە کەفارەتی و گوناحە. هەموومان گوناحێکمان کردێ لەوانەیە ئەوەنە گەورە بێ بترسین لی، یعنی ئەوەنە گەورە بێ بترسین لی، بەڵام بەهۆی ئەو چاکە لەوانەیە خوای تەعالا لێمان خۆش بێ. ئەو ئافرەتێکی داوێن پیسە، لە هەندێک ڕیوایەت ئەڵێ مومیسەیە، یعنی ئافرەتێکی داوێن پیس، یعنی هەر ئیشی داوێن پیسیە. لە ڕیوایەتێک ئەڵێ بەغیون بین بەغایە بەنی ئیسرائیل، بەڵام ئاوەدات بە تووتکێک کە توونیەتی لەسەر بیرێک دابەزێتە خوارەوە، بە پێڵاوەکانی ئاو دێنێتە بە خوفەکانی پێی، ئاو دێنێ کا بەدەمی تووتکەکەەوە توونێتەکە ئشکێنێ خوای تەعالا لە گوناحەکانی خۆشە بێ، خوای تەعالا سوپاسێکا و لە گوناحەکانی خۆشە بێ. ابحث عن عمل خير تأخر الناس في التبرع له وبادر وأعلن عن صدقته ليحصل لك بذلك أجر الاقتداء بك. جاری وایە کارێکی خەیری زۆر زەرور و زۆر گرنگ ئیعلان کراوە، مزگەوتێکە لە شوێنێکا زۆر زەرورە، پرۆژەیەکی خەیریە، بیرێکی ئاوە لە شوێنێکا کە زۆر گرنگە و زۆر زەرورە ئیعلان کراوە، تۆ لەبەر خاتری خوا بە ئاشکرا خێرێ بکەت لە ناو کۆمەڵی خەڵکا بۆی بێتە تەشجیع بۆ ئیش.